ناتوانن هیچ کەسێ بۆی نییە کە کورد بڕوخێنێت بۆیە وشەکەی وەڵامی ئێمە یەک شێ ناتوان هەن هەر کات مەسعودە ڕابەر و مەرجەعمان کوردستان بە ئێوە جوانە ڕۆحم فیدای ماڵە بارزانە کەناڵی پایتەخت میدیا کەناڵێکی زۆر چاکە بینێنەکەی کاک مەسرووم زۆر پێخۆش بوو دڵیشم زۆر خۆش بوو و زۆر سپاسی کاکشاش دەکەم کە توانی دەنگی منی پێ بگەێنێت و کەناڵی پایتەخت میدیا کەناڵێکی زۆر چاکە و چەند ڕێک چۆن وشەکە دەلێ ڕێک بەم جۆرە بڵاوی دەکەنەوە زۆر دڵخۆش بوو شعرم وێت برا گەورە ئەی تاجی سلمانیا خوا بمێنی بۆ کورد و کوردستان لەوەتی تۆ بووی بە سەرۆک وەزیران ڕازاوە بۆ لێری پایتەختمان یاخوا ئاوەدان بێ کوردستان هەن هەر کات مەسعودە ڕابەر و مەرجەعمان کوردستان بە ئێوە جوانە ڕۆحم فیدای ماڵە بارزانە من کوردم کوردی ڕەسەین خاکفرۆشنی ئەم خۆ ناچەمێنی کاک مەسروو چی پێگوتی کە تۆ ئەم شیعرەت بۆ بوو دەستخۆشیێکی زۆری لێ کردم چ پەیامێکت لێرەوە بۆ سەرۆک وەزیران مەسعود بارزانی هەیە دەمەوێت ئینشەڵا بەم جۆرە زوو سەردانی هەولێری پایتەختمان بکات من خۆم یەکەم جا پێرێکە ئەوە مەولودێکمانە بوو توانیم لەوانەوە کەناڵی پایتەخت بۆم هات یعنی ئەنجا قسەم کرد گوتم بۆ ئەوەی کورد بگەڕێتەوە و دەمەوێت بۆ یەک جار لە ژیانمایە جەنابی سەرۆک ببینم ئەنجا کاکشەوە بووە یعنی جەنابی سەرۆک ئەوەی بینی بوو ئەنجا کە دڵی ویستا بوو توانی بێ بە کەرکووکم زۆر خۆش دەوێم و کەرکووک دڵی کوردانە و ئینشەئەڵڵا کەرکووک دەکەوێتە باوەشی کوردستان پەیامت چییە بۆ دەنگدەرانی کوردستان پێم ئەوەیە کە دەنگ بدەن بە ژمارە دوو لیستی کاکشاوە 275 لە کۆتاییدا ئەمەی ئەمڕۆ کە تۆ لەگەڵ سەرۆک وەزیران مەسعود بارزانی ئەم دیدارەتان کرد تا چەند لای تۆ جێی خۆشحاڵی بوو و چۆن بوو بە یادگاریە کە تۆ هەرگیز لە بیری ناکەیت یاکەمین شت من زۆر پێم خۆش بوو کە جەنابی سەرۆکم بینی و هیچ کاتێ ئەوە لە یاد ناکەم دنیا لەبیر بچێتەوە کاکشاوم لەبیر ناچێتەوە لێرەوە دەتوێت سوپاس سوپاسی کاکشاوە دەکەم کە توانی ئاواتەکەی من بەدی بێنم سوپاسی پایتەختیش دەکەم کە ئەم کەناڵەیە ناتوانێت قسەی دڵخوازی خۆم بکەم کەمێک لەمەوبەر چەند جارێک بە منت گوت ناتوانن ئەم دروشمە چۆن بوو خۆی ناتوانن هیچ کەسێ بۆی نییە کە کورد بڕوخێنێت بۆیە وشەکەی وەڵامی ئێمە یەک شێ ناتوانن